سڵاو بینەران بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکیەوە لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆمان دەربارەی پەتای وەرزیە کە تێیدا باس لە ڕێگاکانی خۆپاراستن لە پەتای وەرزی ئەەکەین و بێگومان چارەسەرەکانی ئەخەینە ڕوو بە میوانداری دکتۆر هەرێم کەریم پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و سنگ. زۆر بەخێر دکتۆر. زۆر سوپاس مەمنون. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەین. من زیاتر سوپاسم. دکتۆر سەرەتا پێناسەیەکی پەتای وەرزیمان بۆ بکە یاخود ئینفلۆنزا. بەڵێ. پەتای وەرزی بریتێ لەو شەپۆ لە هەوکردنی بەشی سەروی بۆریەکانی هەوا لە بەتایبەت لە وەرزی پاییزە کە بەهۆی ڤایرۆسی ئینفلۆنزاوە ئەبێ. ئینفلۆنزا دوو جۆری هەیە ئەیوبی ئەوانی چەند گروپێکیان لێجیا بێتەوە کە ساڵانە یەکێ لەو تیرانەیە لەو گروپانە زیاتر بەربڵاوە لە ناوچەکەیە بەتایبەت لە نیوەگۆی باکووری زەویە. ئەم هەوکردنە لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر لە وەرزێکەوە بەهارانیش تقریبەن هەر هەیە بەڵام بەو نسبەتی پاییزان نییە بەڕاستی بڵێم. یعنی کاڵین پەتای وەرزی سیزنال فلو بە ئینگلیزیەکە ئێمە بەسمان لە هەوکردنی بەشی سەروی بۆریەکانی هەوایە بەهۆی ڤایرۆسی ئینفلۆنزاوە. دکتۆر نیشانە سەرەکیەکانی چی؟ بەڵێ کاڵی هەوکردنی بەشی سەرەوە لە لوتۆ دەست پێەکە تا قوڕقوراگە بریتە لە هەوکردنی قوڕک کۆکە تا لەرز ئازاری جمگە مەفاسیل بێهێزی هەندێکجار پشمە مەسەلەن لوتەڕی جا هەندێکجاریش ئەڕوا بۆ ئەوەی کە کۆکۆ بەڵغەمی هەبێ کەسەکە کاتێک کە بچێتە خوارە بۆ بەشی بۆریەکانی بەشی خوارە بۆریەکانی هەوا. دکتۆر نیشانەکان جیازی هەیە لە کەسێکی پێگەشتووە و یاخود لە مناڵە؟ بەتاکید حەسەب بە گوێرەی بەرگری کەسەکە مەسەلە بە گوێرەی ئاو کەسە تەمەنی تا زیاتر بێ خۆ دەزانی بەرگری جسمی کەمترێ بێتەوە. نیشانە گەلێکی زیاتری تیانڕوەدا تای کەمترێ بێ مەسەلەن کۆکەی زیاترێ بێ. جاریش هەیە هەر بە خودی ئەوە بە کۆمەڵی مزعفات دەرەکەوێت. ینی تۆ نەخۆشمان هەبوو تەمەنە یاخود زەخت و شەکرە و کۆمەڵە نەخۆشی هەیە کە تەسیری لەسەر بەرگری کەسەکە کردووە ئەبینی بە هەوکردنی سیەکان دێ. کاتێکاما ئینفلۆنزای هەبوو چەند ڕۆژە لەمەوە پێش وەگەڵی پەتای وەرزی گرتووە یەکسەر بە ماکەکانی دەرەکە مەرج نییە وەک ئەوەی قۆناغبەندی لە 1-2 ڕۆژ تا 4 هەمووی بڕوا سەریە لە کەسێک بۆ کەسێکی بەتەکید ئەگۆڕێت. دکتۆر حاڵتێکی تر هەیە کە پێڵین هەڵامەت یاخود سەرمابوون ئەمە چۆن جیازەکەی چێ لەگەڵ ئینفلۆنزا و پەتای وەرزی؟ ئەگەر مەبەست لە کۆمن کۆڵ بێ ینی خۆمان بزەبت ئەوە بەتایبەت هەمومان لەوانەیەوە ئەڵێ هەموو کەسێک ساڵانە 1-2 جار تووشە بێ بەهۆی سەرماوە بۆی ئەڵەی کە ئەچە حەمامێکە کە ئاوە کە سادە خۆی وشک ناکاتەوە چێتە بەر ئامێرێکی فێنەکەرەوە 1-2 ڕۆژ قوڕگی بەگیرەوە سێ تۆزە پشمە و کۆکەی ئەبێ لەگەڵیا بەڵام عادەتەن ئەمانە لە پڕا دروزە بێ هۆی ئەو هۆکارە کە سەرمابوونەکەوەیە هەرچەند لە ئەساس ئەمانەش هەر ڤایرۆسن بەڵام ڤایرۆسێکی با بڵێن ئەدینۆ ڤایرۆس و ڕاین کۆمەڵە ڤایرۆسی ترن کە بەردەوام هەن ینی پەیوەندیان بە وەرزێکی تایبەتەوە نییە تقریبەن بە 12 مانگەکە لە ساڵە هەیە. ئەمە لە ئەنجامی ئەو سەرمابوونە بەشی سەروی بۆری هەوا جارێکتر هەوەکە بەڵام کەمتر سوکترە با بڵێ نیشانەکەی چەند ڕۆژێکە خیانێت حەبێکی پاراسۆڵ دەرزێکی ڤڵتانی لەخۆیدا کەسکالە چاک بوومەوە ئەمە ئینفلۆنزا نییە ئەمە بە کوردی سەرمابوونە کۆمەڵ کۆڵدا. بەڵێ دکتۆر شێوازی گواستنەوەی ئینفلۆنزا پەتای وەرزی چۆنە گوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر؟ بەڵێ ڤایرۆس بەگشتی پێشتر لە کۆرۆنای خود لەوانەیە ئاگادار بی کەم تا زۆر و زۆربەی خەڵک وعی ینی ئاگادار کراوە لەو بابەتە هۆکاری سەرەکی بەرکەوتن لەگەڵ کەسی بەرامبەرە لە ڕێگەی پرژەی بۆری هەناس و قورگەوە. بەڵێ سەرەکترینە پشمینە کە نسبەتێکی زۆر لە ئفرازات و دەدراوی قورگ و لوفڕەدەی کۆکەیە قسەکردنە هەندێک جاریش مەسەلەن هەر بەریەکەوتنێکی دوورونیزیکە لە خۆی باشتر وایە لە ڕووی زانستیەوە هەش پێ ینی مەترونیوێک تا مەترونیوێک ئەگوازرێتەوە بەڕاستی بڵێ. دکتۆر پێش دەرکەوتنی نیشانەکان ئەگوازرێتەوە؟ بەڵێ شتێکی لە ڕووی زانستی پزیشکیەوە پێڵە ئینکیوبیشن پیرێت واتە ئەم مدەیە کە کەسێک بەرکەوتنی لەگەڵ ڤایرۆسەکە هەیە مەرزنیە ڕاستەخۆ نیشانەکانی تا دەرکەوێت. عادەتەن ڕۆژ تا 4 ڕۆژ بە پێی مەرگری و ئەو کەسە ئایا و کەسە مەجالە بەرگری سیستەمی بەرگری جسمی زاڵێ بەسەر و ڤایرۆسا کە چۆتە خوێنیەوە یان نە بەرکەوتنی هەبووە لە ڕۆژێک تا 4 ڕۆژ واتە لەو مدەیە کە بەرکەوتنی لەگەڵ کەسێکی توش بووە هەیە ئەو بڕە ڤایرۆسی وەرگتووە کە کەسەکە تووشی نەخۆشی بکە ئەگەری هەیە لەو چەند ڕۆژەیە هیچ نیشانەیەکی نەبێ بەڵام لە کات هەمان کاتە هەڵگری ڤایرۆسەکەی بەتەکی دەتوانێت کەسی تر توش بکات. دکتۆر بۆچی لە زیاتر لە وەرزی پاییز و زستانە ئەم ئینفلۆنزا و نەخۆشی پەتای وەرزی باوە؟ بەڵێ خۆی با بڵێن ڤایرۆس تەنۆچکەیە لە دەشی دەرەوە لە لەشی زیندەوەرەکانە دەرەوەی لەشی زیندەوەرەکانە ینی نازیندووە ئەم کەش و هەوایە کە پلەی گەرمادا بەزێ ڕێژەی شێ نسبەتێک تا لە ساسی بەرزە بێتەوە هۆکارێکە بۆ چالاک بوونەوەی بەڕاستی
جارێکی تریش هەر هەمان هۆکار کە کەسەکە والەیەکە سەرمای بێ تووشی کۆمەنکۆڵ بێ یان تووشی هەوکردن و حساسیت بێ ئەمە هۆکارە بێ بۆ چانسێک بەمە ڤایرۆسە بچێتە بۆری هەناسە و خوێنەوە تووشی هەوکردنی بکات. دکتۆر ئەنی کاتە سەرمابوونەکە خۆی یاخود قژی تەڕ و خۆشۆن ئەوە نەخۆشەکە دروست ناکە بەڵکو ڤایرۆسە. بەڵام ئەگەری هەیە پاڵنەرە ینی ئینسان کە سەرمایە بێ چیە بێ خوێن لە بەشەکانی چواردەوری کە دەست و قورگ و پێیەکانێتی ئەچێتەوە بۆ سنتەر ینی سیستەمی بەرگری لاوازە بێ کە لە دیو دەرەوەی ڕووی ئینسانە خۆمان نەزانی هەموو دیوی دەرەوە ناوە ئینسان بە بەکتریادا پۆشراوە سەرڕایەوەش کە پێسمان هەیە مو هەیە کۆمەڵی ڕژێنەگران هەیە ئەمە بەشێکن لە سیستەمی بەرگری کەسەکە واتە کە تو ئەمانە سست بوو کە خوێنی بۆ نەچوو چانسێگەی بۆ ڤایرۆسانە کە خۆی هەر هەیە لە ڤای هەوایە بچێتە خوێنەوە تووشی هەوکردنەکە بکە. دکتۆر کێ ئەگەری توش بوون بە پەتای وەرزی زیاتر ئەو کەسانێکن؟ بەڵێ پەتای وەرزی هەموو کەسێک ئەگەری هەیە توش بێ لە هەندێک لە سەرچاوەکانە باز لەوە ئاکرێت کە ئێستا گۆی زەوی تقریبان 8 ملیار کەسە ساڵانە ملیارە کەس توشە بێت یعنی لە زۆر وڵات لە ساعتدا تا لە ساعت 15 هەموو کەسێک لاوانە جارێک جوان توش بێ و بە زۆربەی ینی ئەو نسبەتێکە باسمان کرد. بەڵام ئەگەرەکە لەو کەسانەیە کە مناڵن لە خەڕوو 2 ساڵەوە یان ئەو کەسانی تەمەنیان لە 65 ساڵ بەرەوسەرەوە کە لە ڕووی زانستیەوە بە پیر دانرێن یاخود ئەو کەسانەی کە یەکێک لە هۆکارەکانی سزبوونی بەرگری سیستەمی جسمی لەشیان هەیە جازەخت بێ غودە بێ مەسەلەن شەکرە بێ ئەندامێکی زەرعکرد بێ یاخود ئەو کەسانی گوچیلیان سسە و غەسلەکەن یاخود ئەوانەی کە مۆخی ئێسک و ئەوانیان بۆ چێنراوە یان کۆمەڵی نەخۆشی تر بە مەسەلەی بەرگری سیستەمی بەرگری کە ئایدز و کۆمەڵێک عیلاجە کۆرتیزۆن و کۆمەڵێک عیلاجی با بڵێن بۆ ڕۆماتیزم بەکارێنە کە سیستەمی بەرگری سیستەکەن. دکتۆر کەی سەردانی پزیشکی پسپۆڕ بکەین کاتێک کە پەتای وەرزیمان هەیە ئایا هەموو حاڵەتێک پێویستەکە سەردانی پزیشک بکەین؟ بەڵێ خۆی ئەگەر کەسەکە توش ئینفلوێنزا ببوو با بڵێن کۆمەنکۆڵ دەکەوتمان سوکترە خۆی ئەتوانێت هەر بە ئیسراحەت بە خواردنی کۆمەڵێک شلەمەنی و سەوزۆمی و زایدن بەکارهێنانی پاراسۆڵ یان قەترێلو دەتوانێت چارەسەر بێت. ئەگەر کەسەکە بوو بە ئینفلوێنزاواتە مەدەکەی زیاتری کێشایە و لەرزوتای بۆ دروست بوو ئەم کاتە کۆتۆتە سەر کەسەکە ئەگەر کەسێکی تەندروست بێ و ینی هیچ کێشەیەکی تەندروستی نەبێ ئەکری ئەم کەسە لە ماڵەوە تەنها پشوبات ئیسراحەت بکە شلەمەنی زیاتر بخوا هەندی عیلاج کە ڕێگە پێداوە لە ڕووی زانستی و پاراسۆڵ و حەپی حساسیەت هەو قەترێلوتە بەکار بێنێ و چەند ڕۆژە چاوەڕێ بکە ئەگەر هاتو بەرەو باشی چوو پێویست ناکە سەردانی بنکەی تەندروستیان پزیشکی بکە. دکتۆر کێن ئەوانەی کە زیاتر بێ ئاگایان لە خۆیان بێ کاتێک کە تووشی پەتای وەرزیە بن و بەتایبەت ئەو نەخۆشانی کە ڕەبوویان قسەباتیان هەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیە ئەمە گروپیەکەم وتمانەگەر لە کەسێکی گەنجی تەندروستە کە هیچ کێشەیەکی تەندروستی نیە ئەتوانێت لە ماڵەوە چارەسەر وەربگرێ و هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێت. بەڵام ئەگەر کەسەکە بە نمونە تەمەنێکی هەیە نەخۆشیی درێژخایانی هەیە بەتایبەت نەخۆشی سیەکان کە ڕەبووە یاخود گیرانی بۆریەکانی هەوایە یاخود کۆمەڵی نەخۆشی تر کە کاریگەری لەسەر سزبوونی سیستەمی بەرگری کەسەکەکە ئەمانە باشترە بەڕاستی سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن. ئەو گرفتانە چین کەکرێ بەهۆی پەتای وەرزیەوە دروست بێت کۆمپلیکیشنەکانی با بڵێن ناڵێن زۆرجار بەڵام زۆر بارە هەند یەکسەر بە پەتایەکی وەرزی کۆتایی نایێت زۆرجار نەخۆش وازانە هەتر دووسێ ڕۆژە و جار هەیە تر بەپێی وەگوتم ئەو هۆکارانی باسمان کرد هەندە جار سەرە کێشێ بۆی کاچێتە بەشی خواری بۆریەکانیەوە تا وەک لە ڕووی کاتەوە تا چەنە ئاسایی بەردەوامێت چەند ڕۆژ 5 ڕۆژ بۆ هەفتەیەکە بەڵێ بەڵام ئەکرێت چەند ڕۆژێک کەمتر چەند ڕۆژێ زیاتر حەسەب ئەو گوێرەی کە بەرگری کەسەکە و چانسی ئاياتێک کە سیستەمی بەرگری ئیشکە دژ ئەو پەتایکە تووشی بوو لە ڕووی ئەو بەڵێ کۆمەڵە ماکی هەیە کۆمەڵە لێکەوتەی هەیە یەکێک لەوانە هەوکردنی بۆریەکانی بەشی خوارەوەی هەوایە کە پێڵم بڕۆنکایەتی زیاد خود هەوکردنی سیەکان ئەسڵەن بگاتە بەشی خواری خوارەوە هەوکردنی جیوبەیانی فرەکی کیسەکانی لوتە جیوبە هەوکردنی جیوبەکە هەوایەکانە هەوکردنی گوێی ناوەڕاستە هەندێکیش لەو زەتێن کە تووشی هەوکردنی قورگ ئەبێ بە شێوەیەکی قورستر بابن لە کەسی ئاسایی. دکتۆر گەر باس لە چارەسەرەکان بکەین و سەرەتا بەڕێمایەکان دەست پێ بکەین چۆن خۆمان پارێزین لە پەتای وەرزی؟ بەڵێ پەتای وەرزی لە ڕاستیە خۆپارێزەکەی لەوانەیە زۆر ئاسان نەبێت لە ڕاستیا بڵین بەڵام باشتر ئینسان لەم پەتای لەم سەرەتای پاییزە زۆر تێکەڵاوی نەبێت لە کاتی سەردانکردنی نەخۆشە دەمام بکە زوو دەست بشوە زایدنەوەش کە مەسەلەن خۆی گەرم داپۆشێنێ لە سەرمایەکی وای بێ کە چانسێک بە بۆ ڤایرۆسە شلەمەنی و سەوزۆمی و زیاتر خواکە ڤیتامینی تیا و سیستەمی بەرگری زیاکە هەندێک حاڵەتی تریژەوەیە کە لە کاتی سەردانی بۆ نەخۆش بۆ خەسەخانەکان یاخود نەیکە یاخود کە توانی جۆرێک بێ کە نەخۆی زەرەر بەخۆی بگەێن نەخۆش کەسی بەرامبەری تووشی ئەو پەتایە بکات. دکتۆر گرفتێکی گەورە کە دایک و باوکان هەمیان تووشیە بن لە پاییزە ئەوەیە کە مناڵەکانیان زۆر تێکەڵاو بن چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵتەیە بکەن چۆن زیاتر مناڵەکانیان پارێزن ئەو خواردن و خواردنەوانە چین کە
لە مەبناڵەکانی ئەمدەن بۆی سیستەمی بەرگریان باشتر بێت. بەتاکید کاتی دەستپێکردنەوەی سەرەتای خوێندنی ساڵی نوێ مناڵ لە تەمەنی لە باخچەوە تا تەمەنی ئیبتیدایی ئەوانە سەرچاوەیەکی سەرەکی بڵاوکردنەوەی ڤایرۆسەکەن چونکە زۆر تێکەڵن زۆر دایمەن بەیەکۆ یاریەکەن ئەمانە سەرچاوەیەکی سەرەکین دواتریش دایک و باوکشیان زۆر بکات دکە دێن بۆ کلینیکەوەوانە لەوانە مناڵکمە توش بوو سەرچاوێکی سەرەکین ئەمە باشترە بەڕاستی ئەو قڕەباڵغێرەمێنێکە زۆرێک لە خوێندنیەکانە هەیە کەسێک کە نەخۆش بوو مناڵێکێکە نەخۆش و بەڕاستی ئێستا زۆربیان نێرسیان هەیە کارمەندی توبیان هەیە ئیزنە دێ لە ماڵەوە تا پەتاکەتی پەڕێنێ ناکرێت تێکەڵی ئەوانەی تربێ ئەشکێ لە ماڵۆژ زیاتر گرنگی بە خوانانە برێکە سەرچاوی ڤیتامینین یاخود بەگجلی بۆن ئەوانە زۆرێک لە ئێستا خێزانەکان ئەندێ مەمناڵەکانیان ئەمانە کۆمەڵە ڕێگرن بەڵام دوجار هەر ناتوانین لە ساسێ ئەمە بڵین ناتوانین ناهێڵین بڵاو بێتەوە. دکتۆر چارەسەرە دەرمانەکان چین بۆ پەتای وەرزی کاتێک کەسێک توشێک کەسێک کە توش بووە وەک باسمان کرد یەکەم ئەوەیە کە ئازارشکێنە عیلاجی کۆکەیە جا بە شێوی قەتەبی یاخودبەوە هەندێک دژە ڤایرۆسەیە کە قسەی لەسەرە بەڵام ئێمە لە ڕۆتین لە کەسی ئاسایە بەکاری ناهێنین پێشەکە تامی فلو بوو با بڵێن بەڵام لەو کەسانەی کە پێویستیان بە داخڵبوون ئەبێ یاخود بە قورسی ئەیگرن یاخود پێشتر کێشەیەکی سەختی بەرگریان هەیە ئەمە زۆر بکە لەو کەسانەشە ئەتوانین تامی فلو بین ڕێگرە بلەوەی توش بوون بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵێن بەڕاستی ئەوەی هەیە کوتانەکەی لە ڕووی زانستیەوە مەسەن وەرگرتنی ڤیتامین سی ئەگەر لەوانەیە کە قسەی لەسەر ڤیتامین سی لەو مەدا بخورێ بۆی سیستەمی بەرگریت چانسێکە دەیات کە یعنی سوکتر توشبی یاخود کەمتر توشبی باڵ دکتۆری چی دەربارەی دژە بەکتریاکان دژە زندەیەکان ئایا ئەمە کاریگەری هەیە لەسەر پەتای وەرزی واکات کە تووشی نەبین یاخود زوو چابینەوە بەڵێ ڕاستی پێ بڵم دژە بەکتریا ئەمە ڤایرۆسە هیچ کاریگەریەکی ئەوتۆی نییە بەتایبەت لە چەند ڕۆژی سەرەتایە کە ڤایرۆسەکە پێڵن ڕپلیکیشن گەشەعاکە لە ناو لەشی کەسەکە بەڵام لە دوجارە ئەگەر بوو بە هەوکردنی سانەوی یان کەسەکە چەند ڕۆژێکی زۆر کۆکێکی ڕق وشکی هەیە کە ئەمە بێتە هۆی ڕاماڵینی بەکتریا سوود بەخشەکان لە بەشی قورگ و لوتیا ئەمە چانسێکە بۆ بەکتریانە کە ڕووپۆشی پێستی ناوایان کردووە ببێتە هۆی هەوکردن لەم باڵانەیان لەو کاتانەیە کە کەسەکە نەخۆشیێکی ئایدزی هەیە زەرعی بۆ کراوە زەرعی خوێن و گوچیلۆ ئەمانی بۆ کرا ئەتوانین بەتەکی دەو حاڵەتانەشە بەکاری بێنین. دکتۆر ئەگەر بە کورتی باس لە کۆرۆنا بکەین ئایا خەڵکی تاسە تووشی کۆرۆنا بن و ئایا ڕێژەکەی چۆنە؟ بەڵێ خۆی کۆرۆنا ڕاستە لە 2020 و شەپۆلە هات کە پێڵم پاندەمی بەڵام پێشتریش هەر هەبووە ینی کۆرۆنا بەشێک بۆ لەوانەیە کە تووشی پەتای وەرزەکەی کردوین کۆرۆنا ڤایرۆس یان کۆڤید-19 بەتەکی ئێستاشە ڕۆتین وەک هەموو ڤایرۆسێکی تر هەیە بەڵام بەو دەرەجەیە نییە هۆکاری ئەوە چیە کە ئەو گرفتە تەندروستی گەورە دروست ناکات لە ناو کۆمەڵگە خۆت ملاحەزی ئەوەت کردبێ کە لە بیدایی هاتنی پەتای وەرزیە کە کەسێک تووشی ئێستا من نەخۆشم هەیە بەڕاستی تووشی پەتاکە ئەبێ دانەدانە ینی کەسکەسی کەمێک کەس توژە بێ زۆر قورسر ئەیگرێ وردە و دەتا ئەگەینە ناو شەپۆلەکە لە شەپۆلەکە کە ئەیگری زۆر ئاسانە بۆ بە پێڵەن هێرد ئیمیونیتی کاتە بەرگری جەماعی بەرگری گشتی دروست بووە کە ڤایرۆسەکە زەعیفەکە واتە لەشی منە ڤایرۆسەکە زەعیفە بێ کاتێک گوازمەوە بۆ تۆ ئەوەنکە زەعیفە بێ واتە کەمتر توژەبی تا ئەگاتە ئەو ڕادەیە کە بەرگری کەسەکان زاڵەوێ بەسەری و نامێنێت. دکتۆر هیچ جیازێک هەیە لە کۆرۆنا جیازی لەناو کۆرۆنا و پەتای وەرزیە؟ بەڵێ پەتای وەرزی هەمومانینمان کرد و ئەزمونمان هەیە لەگەڵا بەڵام کۆرۆنا ڕۆزێک تایبەتتر بوو مەسەلەن زۆر جار بە قوڕگەشەیەکی زۆر بەشدەدەی گوت وڵات بەڵێ ئەگو 2 کیلۆ لە قوڕگ مایە چاوێشە نەمانی هەسی بۆنکردن و تامکردن بەگوێشە بە غێری ناتەبیعی بوو یعنی پەتای بوو غێری تەبیعی گۆڕانێکی بەسەرا هات بوو کە کۆمەڵە نیشانەی دروست دەکرد کە لە پەتای وەرزەکانی ساڵەکانی ڕابردووان نەبوو. دکتۆر بابەتێکی تری زۆر گرنگ ڤاکسینە بۆ پەتای وەرزی ئەگەر باسی ڤاکسینەکەمان بۆ بکەی و تا چەندێک سوود بەخشە. ڤاکسینەکە لە ڕووی زانستیەوە ئەبێ لە کۆتایی مانگینەوە تا سەرەتای مانگی دە خۆ بکتێ بەتایبەت ئەو گروپی کە دواتر باسیەکەین بەڵام بەداخۆ لێرە ساڵانە تۆزە دوعاکێ بەس خۆشحاڵی و ئێستا لە هەموو زۆربەی مرکزەکانە مەڵبەندە تەندروستیەکانە هەیە هەر کەسێ ویستی توانێت بچێ خۆی داوا بکات مەڵبەندە تەندروستەکانە بەڵێ لە ئەوینەکە ژۆی مەڵبەند تەندروست خۆپارێزیەکەش هەیە بەتاکید ئەمە یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکان بۆ ڕێگری لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی پەتای وەرزی کێن ئەوانەی کە پێویستە ئەم ڤاکسینە بکەن و زیاتر سوودی لێ بەڵێ کۆمەڵە گروپن لەوانە وەک باسێکی جارێکی دێنەوە سەر ئەوەی کە کەسێک بەتەمەن بێ لە 5 ساڵ بەرەوسەرەوە بێ یاخود هەندێک جاریش لە 6 مانگ توانی بیکوتری هەتا 5 ساڵ ئەو کەسانی دایکانی دووگیان مەسەلەن ئەو کەسانەی کە بەرکەوتنیان هەیە لەگەڵ نەخۆشە مەسەلەن تۆ کەسێکی بەتەمەنی هەیە لە ماڵەوە خزمەتیەکی باشتر ئەو کەسە گەنجەکە خۆ بکتێ بۆ لەوە ئەما چێتە دەرەوە ڤایرۆسەکە هێنێ تووشی و کەساکە کە لەسەر جێ و عزیەتێدا ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخانی سیەکانیان هەیە لە ڕەبۆ و لە قەسەبات یاخود ئەو کەسانەی کە یەکێک لە نەخۆشیەکانی سزبوونی بەرگری سیستەمیان هەیە لە شەکرەوە بیگرە هەتا بەکارهێنانی دەرمان و زەرعکردنی گوچیلەکان بس قسەکەی ئەمە ئەوەیە زۆر جار نەخۆش گلیەکە لە کاتۆ خۆم کوتاوە بەڵام هەڵگرتم
ئەمە لە ڕاستە بەتەکیید لە سای هەفتا چانسی هەیە کەسەکە بپارێزە لە توش بوون. دووەمیش بەڕاستی ئەمە 3 بۆ 4 جۆر لە تیرە لە ڤایرۆسەکە کەڤەرەکاتی ئەم ڤاکسینە دژەتەن دروستەکە بەرامبەر 3-4 جۆر تیرەی ڤایرۆسەکە لەو ساڵەیە ئەگەر بێت و تەغیرێکی زۆر لە خودی ڤایرۆسەکە ڕووبە ڤاکسینە لەوانە ئیش نەکات. دکتۆر کەواتە پرسیارکەم ئەوەیە بۆچی ساڵانە ڤاکسینەکە ئەبێ دووبارە بکەینەوە؟ سیفەتی ڤایرۆس ئەوەیە هەموو ساڵێک بەرگە پرۆتینێکی یەگۆڕێ شفت و درفتی پێڵێن ئەسڵەن لە پاییز و بۆ بەهار لەوانێ بگۆڕێ کە تۆ پاییز توژەبی تاکید سیستمی بەرگریت دژەتەن دروستەکات دژەوە بەڵام سەرێکی لە بارەجارێکی توش بوویتەوە معنای ئەم ڤایرۆسە گۆڕێک لە تەغییراتی لە بەرگە پرۆتین دەروە دروست بووە کە سیستمی بەرگری نایناسێتەوە بە تەنێکی تاژە بە ڤایرۆسێکی تازە معاملی لەگەڵاکە و ڕەتفعلیە بێ بووی. دکتۆر ڕەنگە هەڵاتیان لە نیشانە لاوچەکانی ئەم ڤاکسینە بترسن ئایا نیشانە لاوچەکانی ئەو نەمەترسیدارە و ئایا ئەکرێت ببێتە هۆی پەتای وەرزی؟ تووشی نەخۆشە پرسیارێکی جوانە لە ڕاستیا پێ بڵم یەکەم کە تۆ نیەتە هەیە یان قەرارە داوە کە بچی خۆ بووکتی ئەبێت چەند ڕۆژ یەکەم ئاگال لە خۆ بێلم چەند ڕۆژە بەرکەوتن لەگەڵ کەسێکی توشبوانە بێت تۆ هاوڕێکە و خوشەکە براکە لە ماڵە توش بۆ لەو ڕۆژە دوای ئەو ئەچی یەکسە تۆ وقتی لەوانە تۆ هەڵگری ڤایرۆسەکە بی لەو کاتە ئەنی کاتە نابێ نەخۆش نابێ نەخۆشی بەتاکید نابێت نیشانە سەرەکیەکەی نەخۆشەکەت یابێ. دووەمیشان تا 2 هەفتە بەڕاستی ئەبێ تا سیستەمی بەرگریت ئیژەکە و دژەتەن دروستەکە ئەبێ جارێکتر خۆ پارێزی بکەیت چونکە تا 2 هەفتەیەوێت تاکو ڤایرۆسەکە ڤاکسینەکە بە تەواوەتی ئیژەکە. کارگەری لاوەکیەکانی لە ڕووی زانستی شتێکی با بڵێنەها ئیهمال کراوە کەمە بۆ شوێنی ئازارێکی کەمی هەیە لەوانێ تایەکی کەم و تۆزێک ناڕەحەتی هەبێ ئەگەرنا باقی ئەوە شتێکی خراپی نییە. دکتۆر لە 2020ەوە لەو کاتێک کە خەڵکی تووشی کۆرۆنا بوون هیچێک لەو گرفتانی کە هەیەە لە زۆر کەسە بیستین کە ئەڵێن سیستەمی بەرگریمان لاواز بووە و لە مایەکە بۆ ماگانە تووشی پەتای وەرزی و نەخۆشیە بین ئایا ئەمە تا چەندێک زانستی و ئەو کەسانە چی بکەن بۆی سیستەمی بەرگریان باشتر بێت؟ بەڵێ ڕاستی من ئەوە چەند جارێکە شەد نەخۆش و هاوڵی نەخۆش پرسیارەکە بەڵام لە ڕووی زانستی تا ئێستا شتێکی وانێ بڵێ وەڵام من بە ڤاکسینی کۆرۆنا سیستەمی بەرگریم تێک چووە یاخود بە نەخۆشیەکە بەڵ بەس خودی نەخۆشەکە ینی بەداخۆ زۆرێکمان هەبوو کە دابووی لە سیەکانی ئەساسیەکانی تووشی هەوکردن بۆ تووشی بە ڕیکشاڵ بوون بووە بە لێکەوتەی یاخود دەرەنجامە ماکەکانی توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەتەکی دەمانە بوون بە نەخۆشی درێژخایەن وەتا سیەکانە خۆی هەر لەخوا نەخۆشە بەتەکی کە ڤایرۆسێکی بەسی دەگرێت لیان قورسە بێت چێتە خوارەوە تووشی هەوکردنی سیەکانیانەکات. دکتۆر ئەگەر کەسێک بەرگری لاواز بێت چارەسەرەکانی ئەم دابەزینی بەرگری چییە؟ بەڵێ لە ڕووی تاواکەر خۆراکیەکان بە یاخود خۆراکەکانەوە بێ بزەبت چۆن بتوانێت سیستەمی بەرگری لەشمان بەهێز بکەین. من زۆر جار ئەمە هەر بۆ ڕۆتین بە لەگەڵ نەخۆش و لەگەڵ ئەو کەسانە مراجعەمانەکەن ینی ئەوەی لەسەر ئینسانە چەند خاڵێکە ئەتوانێت جێبەجێ بکە ینی ئەمە ڕۆژانە هەوا هەڵەمژین لیتر 10,000 چەند لیتر هەڵەمژین ناتوانین بەرگری بکەینەوەی ڤایرۆسێ نەچێتە جیسممانەوە ئەوەی لەسەر من و تۆیە لەسەر هەموو کەسێکە ئەوەیە کە ئێمە کەسێکی تەندروست ژانێکی تەندروستمان هەبێ بۆ معنای کە خواردنمان باش بێت هەر خەریکی برنج و شلە و شیرینی خواردن نەبین با زیاتر گرنگی بە سەوزە و بە میوە بین هەموو ژەمێکتیای بێ. دووەم وەرزشکردن کە بەداخۆ لەوانێ هەر زۆر باو نەبێ ڕۆژانە هەموو کەسە پێویستی بە 45 دقیقە وەرزشکردنە لە ڕاکردن لە مەلەوانی لە پاسی سواری ئەمە خاڵی دوم. خاڵی سێم ئەوەیە دوورکەویتەوە لە ژێر فشار و تەنگژە دائما لە ژێر فشارابی قەلەقبی دوو دڵبی. خاڵی چوارەم خەوتنە کە پێویستە هەموو کەسێکی تەندروست 7 بۆ 8 ساعات کاژمێر بخەوێ پێگەشتوو. خاڵی پێنجەمیش ئەوەیە وازێنانە لەو هۆکارانەی کە سیستەمی بەرگری کەمەکەنەوە مەسەن جگەرەکەشانە مەشروباتە کۆمەڵ لەو شتانە تۆ ئەم 5-6 خاڵە لەسەر من و تۆیە باقیەکەی تر وەگەڵی عەڵەڵا ینی خۆ کەس ناتوانێت لە شوشەیەکە بژینە هاتە دەرەوە من دروست کراوین لە ڕابین لەگەڵ ئەم سەرزەویە کە خۆی گەورە بووی فراهم دکتۆر ڕاوچە لەسەر تاواکەرەکان بۆ نمونە زۆر کەس زینک وەرەگرێت ڤیتامین سی وەرەگرێت بۆ بەهێزکردنی بەتاکید کۆمەڵێ توێژینەوەی لەسەر بوو بەتایبەت لە کۆرۆنایە زینک بوو ڤیتامین دی بوو لەگەڵ ڤیتامین سیە کە زۆر بێکار بە حەپێکی گەورە ئاخورا ئەوانە بەتاکید باشن بەڵام ئینسان بتوانێت لە ڕێی شێوەی سروشتی وەریگرێت لە خواردنەکان لە سەوزە و میوەکانەوە بەتاکید باشترە لەوەی حەب ئەگەر نەشی توانی یاخود کەسێک بوو بۆ جۆرە نەبوو ئەتوانێت بەتاکید بە شێوەی حەب بێ شروع بێ بۆ جۆرێک وەریگرێت بەتاکید لە سەرەتای پاییزە چەند مانگی یەکەم و ئەگەر کێشەی گورچی لە ئەوانە نەبێ زۆر ئاساییە. دکتۆر کۆتا حاڵەت کە باوە لە وەرزی پاییزە هەوکردی ناوپۆشی لوتە بەهۆی هەستیارەوە ئەگەر باسی ئەومان بۆ بکەی و چارەسەرەکانی ئەمە چین چۆن خۆشمان پارێزین لەم بابەت؟ بەڵێ هەستیاری ناوپۆشی لوت دوو جۆرە لە ڕاستیا بڵین جارە هەیە بەهۆی حساسیت و جارژێن حساسیت نییە ئەمە جیاوازەکەی لەگەڵم پەتای وەرزیە چییە؟ ئەنی پەیوەندی بە وەرزێکەوە نیە لە ڕاستیا بڵێن
تۆ بەتایبەت زیاتر لە بەهارانە هەیە لە کاتی مەسەلەن دەنکە هەڵاڵە و پوش و بۆنی گوڵ و ئەمانەکە بڵاو بێتەوە کەسەکە یەکسەر کە بەرکەوتنیە بێ لەگەڵم هۆکارە دەزەکا بە پشمە و کۆکە و لوتەڕ یەکسەر ئاوێتە خوارە بە لوتیا و دەمی چاوی سوورە بێتەوە و ئاوسێ با بڵێن ئەمە جۆرەگە لە حساسەتی وەرزی با بڵین بەهاری کە لە بەشی سەرەوەی لوت و قورگدا دروست ئەبێت ئەمانە یەکەم هۆکار ئەوەیە کە پارێزی ئەوەیە کە دوورکەوێتەوە لەو فاکتەرەی کە وای لەیەکە دووەم هۆکار ئەوانەش ئەتوانێت کۆمەڵێک مەسەلەن عیلاجی حساسیت بەکاربێنێ زۆر جار کە بێتە هۆی تەنگە نەفەسی و خیزە خیزجار هێت دەرزێکی پێ نەخۆشەکە لەژێر پێسی خۆی ئەدا یاخود دەچێتە لە مەرکەزێکی تەندروستیە دەرزی کۆرتیزۆن لە خۆیدا ئەنی ڕاهاتنە لەگەلە هەسیاری یەک شتەیە لە ڕاستیا لە ڕووی زانستیەوە هەسیاری بەشێکە لە جسمی لە لەشەی کەسەکە ناتوانین لێی دابڕێین زۆر جار نەخۆش لە کاتۆ بۆ چانە هەسیاریەکە هەسیاری چاک بێت لە کاتێک چاک بێت کە بەرگری سفر بێت کە بەرگری سفر بوون ناتوانێت ینی ئەوە بەشێکە لە ژیانی خۆت ئەبێ هەڵکی لەگەڵە ئەبێ خۆ ڕابێنی لەگەڵ ئەو هەسیاری کە زیایی کاتە بە شتێک لەو بەرکەوتانەی کە لە ژینگەکەی چواردەوری بەرتا هەیە دکتۆر کۆتاڕن ماوە چیە سەبارەت بە پەتای وەرزی و ئەو هەڵە تێگەشتانە چین کە خەڵکی هەیەە سەبارەت بە پەتای وەرزی و ئەتەوێت ڕاست بکەیتەوە بەڵێ پەتای وەرزی بەڕای من مرۆڤ هەمومان وەک پەتایەکی ڤایرۆسی ئاسایی وەریگرین قەلقی و ترسی نایە وەک باسم کە کەسەکە بێت و تەندروست بە هیچ کێشێکی تەندروستی نەبێت بەڵام ئەو حاڵەتانەی تر ئەگەر کرا سەردانێکی پزیشکەکەی بکە یاخود ناوەندێکی تەندروستی بکە بەڵام بە دووربین لە بەکارهێنانی عیلاجی زیاد ینی بەتایبەت ئێساش کە جۆرێک لە تێکەڵ و ئەمانە هەیە ڕاستە لەوانەیە کەسەکە لە ڕووی جەسەدیەوە ئیسفادەیەکی لێ بکە بەڵام داوا لەو کارمەندە بەڕێزانەکەین کە بکرێت دێکسا نەکەن کۆرتیزۆن بەعام بۆ پەتای وەرزی نەکرێت چونکە بەتایبەت لە چەند ڕۆژی یەکەمە کە دووسێ ڕۆژ یەکەم پێڵەن ڕپلیکیشن باسمان کرد زیادبوون گەشەکردنی ڤایرۆسەکەیە کاتێک تۆ دێکسا ئەکی سیستمی بەرگری لاوازەکەی ینی چانسەکەی بە ڤایرۆسەکە زیاتر تەشەنە بکە بەڵام لە ڕۆژەکانی دواترە بار حاڵخۆ گەر هەن نەکرێ باشە بەڵام لانی کەم لە چەند ڕۆژی یەکەمی پەتاکان ئەتوانێت نەکرێت لە جیا دۆ پاراسۆلێکی بۆ بکرێت ڤۆڵتارینێکی بۆ ئازار لەگەڵ کۆمەڵی عیلاجی دکتۆر زۆر باویش حەبە سێدەنگیەکە ئەزیسترۆماسینەوە دژە بەکتریا کە باست کرد بەتەکیدەوە کەسێک زانیی ئینسان ڕێبا سیستمی بەرگری خۆی ئەمە کۆمەڵە چەکدارە هەیەی ڕێبا بجەنگێ ڕێدا بەهێز بێت چەک و ئەسلحی تازەی بۆ دروست بێت ینی هەد سەهینی نەکە بە عیلاج بە عیلاج بیسەپێنێ لاوازی کات پێویستەکە ئینسان کە کەسێکی تەندروستی با دوو ڕۆژ لە ماڵەوەی بکەوی پاراسۆڵە خۆی تا نەبێت لێ شەوێک دوان لەوە چێ ناڕەحەت خەول لێ بکەوێت و شەوی سێم چاگەبییتەوە زۆر سپاس دۆگیان بۆ زانیارەکان زۆر سپاس بۆیە بۆ بیسەر و بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتووە تەندروست بن.